بەپێی دوایین ئامار لە ساڵی 2018 نزیکەی 150,000 چالاکوان و کەسایەتی سیاسی و ڕۆژنامەوان نووس و ڕۆژنامەوان لە زیندانەکانی تورکیان لەو کۆی ئەو 150,000 نزیکەی 170 ڕۆژنامە نووسن. بۆ وڵاتێکی وەکو تورکیا کە بانگەشەی ئەوەی دەکرد کە دیموکراسی و باوەڕی بە ئازادیە و دەویست ببێ بە ئەندامی یەکێتی ئەوڕۆپا، ئەمە عیبە و شەرمەزاریەکی گەورەیە و دوا ڕەشبگیری ڕۆژنامە نووسان کە لە چەند ڕۆژی ڕابردوو دەوڵەتی فاشیستی تورک دەستی پێ کردووە. ئەمە کاردانەوەی ئەو شکستانەیە کە لە زاب و لە قەندیل تووشی بووە و هەروە کاردانەوەی ئەو هەڵوێستانەی ئامینە کاکە باوەیە کە دەوڵەتی فاشیستی تورکیای لە ناوەندی ئەوروپا شەرمەزار کردووە. ئەم کارانەی حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان تورکیا زیاتر دەخاتە ژێر شەرمەزاری و خەونی گەیشتن بە یەکێتی ئەوروپا دەبێ بە مەحاڵ و ئەم دەوڵەتە بەرەو فاشیستی و بەرەو دیکتاتۆری زیاتر دەڕات. عیبەیەکی و شەرمەزارێکی گەورەیە بۆ ئەو تۆتالیتار و ئەو فاشیستانەی کە ڕۆژنامە نووس دەخەنە زیندانەوە. ئەگەر ئێمە تەمەشا بکەین لە عێراق لە کۆی 19 پارێزگا لە عێراق ئێستا 4 ڕۆژنامە نووس لە زیندانەکانن، ئەویش لە زیندانی هەولێرە، ینی لە کۆی 19 محافەزەی عێراق. ئەمە شەرمەزاریەکی گەورەیە. بامان شێوە ئەم ڕەشبگیرەی حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان دەستی داوەتێ شەرمەزاریەکی گەورەیە و داوا دەکەم کە واز بێنێت لەم ڕەشبگیرەی ڕۆژنامە نووسان، چونکە دوجار هیچی لێ سەوز نابێ، هەروەک چۆن دەستگیرکردنی ڕێبەر ئۆجەلان لە ماوەی 20 ساڵی ڕابردوو هیچی لێ سەوز نەبووە جگە لە شەرمەزاری و خەجاڵەت بۆ تورکیا هیچی نێشتێتەوە. ئەم دەستگیرکردنی ڕۆژنامە نووسانەش لە تورکیا جگە لە شەرمەزاری و ڕسوایی هیچ بۆ تورکیانەیە لێتەوە و دوجار دەوڵەتی داگیرکاری تورک دەخاتە ژێر پرسیار و خەونی گەیشتن بە یەکێتی ئەوروپا دەبێت بە مەحاڵ و مەحاڵتر. بەگشتی ئەو سیاسەتەی ئێستا لە باکووری کوردستان دەسەڵاتداران پەیڕەوی دەکەن لەگەڵ ڕۆژنامە نووسانە بە دەستگیرکردنیان، ئەمە بەڕاستی دژی یاسا کارپێکراوەکانی وڵاتەکەی خۆیانە و دژی ئازادی ڕۆژنامە نووسی و ئازادی ڕادەربڕینە کە ئێمە ئیدانەی ئەوە دەکەین ڕۆژنامە نووس لە هەر شوێنێکی دنیا بێت و بە تایبەتی ئێستش ئەوەی کە بە کۆمەڵ لە باکووری کوردستان دەگیران، ئێمە دژی ئەوە دەوەستینەوە. پێمان وایە ئەبێ ئەو وڵاتە ئازادی ڕادەربڕین ڕۆژنامە نووسی زیاتر فراهەم بکات و بتوانێت ئەو لەمپەرانەی لە بەردەم ئازادی ڕۆژنامە نووسی لەوێ هەیە نەیان هێڵێت، نەک ئەوەی بێت ڕۆژنامە نووسەکان دەستگیر بگات و بیان گرێت و بیان کاتە زیندان، چونکە لە ڕاستیە شوێنی ڕۆژنامە نووس زیندان نییە، بەڵکو شوێنی ڕۆژنامە نووس ینی ئەو دەستگا و ناوەندەی خۆیەتی کە کاری تێدا دەکات تاوکو بتوانێت پەیامی وڵاتەکەی خۆی بگەێنێتە هەموو جیهان و کۆمەلگاکەی خۆشی. بەگشتی ئێستا دنیای میدیا و سۆشیال میدیایە و گرنگی کاری میدیاش لە هەموو جیهانە ئێستا لە پێش هەموو کایەکانی ترەوەیە. ڕۆژنامە نووسی بواری ڕاگەاندن دەسەڵاتی چوارەمە و ئەبێت ینی گرنگەکەی خۆی ئەهمیەتی خۆی پێ بدرێت، نەگەوەی کە بەرەو پوکانەوە و لە ناوبردن بدرێت. هەر ئەو وڵاتانش کە وایان کردووە ئازادیەکان تێدا بەرتەسک بێتەوە یاخود نەهێڕێت، هەر ئەو وڵاتانە زیاتر ڕوبەڕووی شۆڕشی هاوڵاتیانی خۆی و دەنگە ناڕزایەکانی بوونەتەوە و دوجار ئەو وڵاتانە زۆرترین زیانیان لەوە کردووە کە دەنگەکان سەرکوتکەن. وەڵای ئێمە دەست بەجێ داوا ئەکەین وەکو ڕۆژنامە نووسان لە باشووری کوردستانە یەکەم ئازادی فراهەم بکرێت بۆ ڕۆژنامە و بڵاوکراوەکان لە باکووری کوردستان و ئەو کەسانەشی دەستگیر کراون دەست بەجێ هەر هەمویان ئازاد بکرێن بەبێ لێپرسینەوە، بەبێ دادگاییکردن، بەپێ ینی دانانی هیچ تۆمەتێک بۆیان، بەڵکو ئەوان لەبەر ئەوەی ڕۆژنامە نووسن ئیشی ڕۆژنامە نووسیش ئیشێکی پیرۆزە، ئەبێ ڕێزی لێ بگیرێت و ئەوانیش بە زووترین کات ئازاد بکرێن.